سڵای خۆی گەورتان لێبێت بینرانی بەڕێز من فەرمان حەسەن و بەرنامی ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان بیستی ئەم مانگە دادگای فیدراڵی عێراق بە کۆی دەنگ بڕیاریدا بە نادەستوریبوونی ڕێفراندۆم و هەڵوەشاندنەوەی هەموو ئاسەوارانی یاخود ئەنجامەکەی کالەی کەوتووەتەوە. دادگای فیدراڵی عێراق پاڵپشت بە مادەکانی 1 و 47 و 94 و 109 و 116 لا دەستوری عێراق بڕیارەکەی دەرکردووە. لە دوای بڕیارەکە هیچ ناڕەزایەتێکی جددی یاخود هیچ ڕەتکردنەوەیەک لا دەسەڵاتە فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە پەرلەمانی کوردستان، ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە ئێستا بەشێکی زۆری دەسەڵاتەکانی پۆستی سەرۆکی هەرێمی لایە و دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان نەبیندرا بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکە و نەتەوەیە گرتوەکان یاخود نێردەی نەتەوەیە گرتوەکان لە عێراق پێشوازی لا بڕیارەکە کرد و داوای کرد هەرێمی کوردستان پابند بێ بە بڕیارەکەەوە و ڕێزی لێ بکرێت. تەنانەت دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان لا ڕاگەندراوێکی فەرمیدا داوای کرد بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق کە لە بیستی ئەم مانگا دەری کردووە هەموو سزاکانی سەر هەرێمی کوردستان هەڵبگیردرێت. ئاماژ وەکو دانپێدانانێکی ڕوون دەبیندرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی بە هەڵوەشاندنەوەی ڕێفراندۆم. ئەنجامی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان لە نێوان پێداگریەکانی بەغدا و شکستەکانی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و ڕەتکردنەوە نێودەوڵەتیەکانە چی بەسەر هات؟ ڕێفراندۆمێکی ناوەخت کە باشووری کوردستان بەهۆیەوە نیوەی خاکەکەی لەدەستدا و ئابووری هەرێمی کوردستان زیاتر داتەپی و هەزاران خەڵکی ناوچە جێناکۆکەکان بێماڵ و حاڵ و ئاوارە بوون. ئاواهی بە سادە و سانایی باسڕکردن و هەڵوەشاندنەوە کۆتایی دێت. بۆچی بڕیاردەرانی ڕێفراندۆم یاخود ئەنجامدەرانی ڕێفراندۆم پێداگریەکانیان بە ئەنجامی ڕێفراندۆم و ئەوەندەی پێداگریەکانی سەرەتا نەبوو بۆ ئەنجامدان یاخود دواخستنی ڕێفراندۆم؟ ئەنجامدەران و بڕیاردەرانی ڕێفراندۆم ئاواهی داکۆکی لە 3 ملیۆن دەنگی دەنگدەران دەکەن کە وە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان دەڵێت 3 ملیۆن کەس دەنگیان بە بەڵێدا بۆ سربەخۆیی و جیابوونەوە. دەکرێت لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراقەوە ڕێفراندۆم وەکو وەسیقەیەکی قانونی بەکار بێت لە ئایندەدا بۆ سربەخۆیی. قسەیەکەیە دەگوترێت دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان یاخود حکوومەتی هەرێم ڕێکەوتنێکی ڕانەگەیەندراو یاخود بێدەنگی هەیە لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ هەڵوەشاندنەوەی ڕێفراندۆم لە ڕێگەی بڕیاری دادگای فیدراڵیەوە. بەڵام ئەو ڕێکەوتنە بۆ ئەوی بە بێدەنگی تێپەڕێت و بەسەر حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەمە بێدەنگی تێپەڕێت و لە سریان نەکەوت. پرسیاری جددی ئەوەیە ئەگەر ڕێکەوتنێکی لەم جۆرە ڕوویداوە لە نێوان هەرێم و بەغدا ئەی بۆچی پێش ئەنجامدانی ڕێفراندۆم هەرێمی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتووەکان و نەتەوەیەگرتووەکان و نێونەری سەرۆکی ئەمریکا و وەزیری دەرەوەی ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا نەکرد بۆ دواخستنی ڕێفراندۆم و وەرگرتنی گرنتیان نێودەوڵەتیەکان؟ بەڕێزان هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕێفراندۆم دەوەری ئەم شەوی بەرنامەی ڕێسا دەبێت لەگەڵ هەردوو بەڕێزان سیروان حامید پسپۆڕی یاسای دەستوری و مامۆستای زانکۆیە بەڕێزی لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت و هەروەها بەڕێز ئیسماعیل ڕەسوول دیارە بەڕێزیشی خاوەنی بڕوانەمەی ماستەرە لە یاسای دەستوری و لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک سیروان حامید دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێز بکەم لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە ئەنجامی ڕێفراندۆم چی لێ دێت؟ ئێستا ڕێفراندۆم بە تەواوی هەڵوەشاوەتەوە و دەکرێت لە ئایندەیە ڕێفراندۆم وەکو وەسیقەیەکی قانونی بەکار بهێنرێت لە دوای بڕیاری دادگای فیدراڵیەوە؟ فەرموو. سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی کەناڵی پەیام. سپاس بۆ بەڕێزیشت. بە دڵنیاییەوە دوای بڕیارەکەی مەحکەمەی فیدرالی بە پێی مادە 94 دەستوری عێراقی بڕیاری مەحکەمەکە بڕیارێکی نیهاییە و باتە بە هیچ شێوەیەک لەسەر هەموو دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکانی کە و محافەزە پێویستە پابند بن پێی لە هەمان کاتیشا غەیر قابلە للطعن واتە بە هیچ شێوەیەک هیچ کەسێک ناتوانێت تانەی لێ بدات. بڕیارەکانی نیهاییە و ملزەمە بۆ هەموو لایەک. ئەنجام ڕێفراندۆم کەواتە ئێستا بە هەڵوەشاوە دادنێت لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی. لە ڕووی یاساییەوە ئەنجامی ڕێفراندۆم بە تەواوەتی بە هەڵوەشاوە ئاعتیبارەکرێت. ئەم ڕێفراندۆمە کەواتە لە ئێستا بە دواوە یاخود لە 20 مانگەوە ناکرێت وەکو وەسیقەیەکی قانونی لە ئایندەیە لە هەر ڕۆژێکدا بەکار بهێنرێت بۆ بەکارهێنانی سربەخۆیی؟ بە بۆچوونی من بە هیچ شێوەیەک وەکو وەسیقەیەکی یاسایی ناتوانرێت بەکار بهێنێت، بەڵام وەکو وەسیقەیەکی مێژوویی بۆ تاریخ ئەمێنێتەوە.
چۆن وەکو وەسقەیەکی مێژووی کاتێک بۆچی بەکاری بهێنین ئەنجامی ئەکرێت ئێمە لە هەر کاتێکی ئەتیماد بکەینە سەری کە بڵێن لە ڕۆژێک لە ڕۆژان لەو منتیقانە ئەوەندە ڕێژەی دەنگدەرانمان هەبووە و ئەوەندەی بە بەڵێ بوو ئەوەندەی بە نەخێر بووە بەڵام لە ڕووی یاساییەوە بە هیچ شێوەیەک ناتوانین ئەتیماد بکەینە سەر هیچ ڕێگەیەکی قانونی و یاسایی لە بەردەم هەرێمی کوردستان یاخود ئەگەر جیهەتێک دەسەڵاتێک بیەوێت دژی ئەو بڕیارە هەنگاوێک شتێک بنێ هیچ ڕێگەیەکی قانونی ماوە ئێستا بە هیچ شێوەیەک بڕیاری محکەمەکە وەکو وتمان بە گوێرەی دەستور مادە 94 و بە گوێرەی یاسای ژمارەسی بڕیارەکانی نیهاییە و ملزەمە هەرێمی کوردستان دەتوانێت پابند نەبێ بە بڕیارەکەەوە ناتوانێت پابند نەبێ وەگەر پابند نەبێ ئەوە مخالفە یاساکات باشە پێداگری بەغدا یاخود پێشوازی بەغدا و نەتەوەی گرتوەکان بە تایبەت لە بڕیارەکەەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمە زیاتر هەرێمی کوردستان بە بڕای بەڕێز ناخاتە مۆقیفێکی زعیفترەوە بۆ ئەوەی کە پابند بێ بە بڕیارەکەەوە لە حەقەتا حکوومەتی عراقی لەو هەنگاوانەی کە ئەینێ عاقڵانە هەنگاوانێ و ئەزانێ ئاگادارە چۆن هەنگاوێکەڵەنێ بۆیە هاتووە بڕیارەکەی لە محکەمەی فیدرالیەوە دەرکردووە مجتەمەعی دەولی ئاگاداری دەستوری عراقین و ئەزان بڕیارەکانی محکەمەی فیدرالی بڕیاری نیهایین و ملزەمن بۆیە بە هیچ شێوەیەک ناتوانن حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو بڕیارە هیچ تانەیەک بدات و بۆ مجتەمەعی دەولی پابند نەبوون مرکزی کورد لاواز دەکات ئەباشە قسەیەکەیە دەگوترێت ئایا دادگای فیدراڵی دەتوانێت بڕیار لەوە بدات دەنگی خەڵک هەڵبۆشێنێتەوە دەتوانین لە ڕووی قانونی دەستوری ئەومان بۆ ڕوونکەیتەوە وەڵاهی بە تاکید ئەگەر سەیری مادە 93 دەستوری عراقی بکەین اختصاصاتی محکەمەی فیدرالی دیاری کردووە یەکێک لە اختصاصاتەکانی بریتیە لە هەڵوەشانەوەی ئەو یاسایانەی کە نادەستورین دووەمیان تەفسیری نەسی دەستور سێمیان چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزی ڕوادات باعتیبار ریفراندۆم کێشەیەکی قوڵی دروست کرد لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی مرکز بۆیە بە بۆچوونی من بەڵێ اختصاصی خۆی بوو کە چارەسەری ئەو نیزاع بکات ئاساییە پرسیاری جدی ئەوەیە وەک لە پێشەکی بەرنامەکەشدا وتم پرۆسەی ریفراندۆم کا بە سیلسلەیەکی زۆردا تێپەڕی و خەڵکی کوردستان چوە سەرسوڵقانی دەنگدان دەنگیاندا خەڵکی کوردستان باجی زۆریدا بۆ هۆی ریفراندۆمەوە ئاساییە هەروە بەستانایی ئەنجامەکەی هەڵبۆشێنرێتەوە لە ڕۆژێک بە تاکید لە بڕیارەکەی محکەمەی فیدرالی ئاڵێ ئەنجامی ریفراندۆمەکەمان هەڵوەشاندوێتەوە ئەنجامی ریفراندۆمەکە لە پێناو سەربەخۆییا بووە بۆیە ئەڵێ ئەو ئەنجامەی کە ریفراندۆم ویستوێتی تحقیقی بکات سەربەخۆیی ئەوەمان هەڵوەشاندوێتەوە باسی ریفراندۆمەکەی نەکردو باسی ئەنجامی ریفراندۆمەکەی کردو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بێدەنگ بوون لە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەم هەرێمی کوردستان یاخود دەسەڵاتەکانی دەتوان هیچ زۆرە ڕەتکردنەوە و یاخود ناڕەسایەتێک یعنی باوازەح بین لێرە بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی جۆرە ئیتفاقێک لە نێوانیانە هەبووە حکوومەتی عراق و بەڕێز سەرۆک وەزیران زۆر زەختی خستە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆەوەی بڕیاری ریفراندۆم هەڵبۆشێنێتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نەچوە ژێرباری ئەو قەرارە بۆیە بە هەردوو لایەن و بە چاودێری ئەمریکیەکان جۆرە سیغەیەکیان دۆزیەوە بۆی هەمویان ینی پێی ڕازی بن سیغەکە ئەوە بوو کە حکوومەتی عراقی داوا بکات لە محکەمەی فیدرالی بۆ هەڵوەشانەوەی نەتیجە ئینتیخاباتەکە دواتر حکوومەتی هەرێمی کوردستان قبوڵی بکات و هەر واش دەرچوو چکە حکوومەتی عراق داوای کرد لە محکەمەی فیدرالی لە ڕێگەی 4 شەکواوە بۆ ئەوەی نەتیجە ئینتیخاباتەکە هەڵبۆشێنێتەوە و محکەمەی فیدرالی لە ماوەیەکی کەم و بە ئوسلوبی قانونی خۆی نەتیجە ئینتیخابات ریفراندۆمەکەی هەڵوەشاندەوە و ئەگەر ئاگاداریش بین لە ماوەیەکی کەما حکوومەتی هەرێمی کوردستان جۆرە ضمنەن پێشوازێکی بۆ بڕیارەکە بوو زۆر باشە دێمە لای بەڕێزت کاک ئیسماعیل ڕەسوول بە تێڕوانینی بەڕێزت وەکو پسپۆڕێکی دەستوری ڕای بەڕێزیش دوایە کە ئیتر ئەنجامی ریفراندۆم لە دوای بڕیاری دادگای فیدراڵیەوە بەهای قانونی نەما و کاری پێ ناکرێت بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێست و لە تەواوی لە میوانەکەت و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان ئێمە گەر تەماشا بکەین بە پێی مادەیەکی دەستور عێراق دەوڵەتێکی ئیتیحادیە لە چوارچێوەی ئەو دەوڵەتەدا هەرێمی کوردستان هەرێمێکە کە پێشتر لە 3 پارێزگا پێکدەهات ئێستا لە 4 سەر بەو دەوڵەتەیە و لە چوارچێوەی ئەو سنوورەدایە کە ئەو دەوڵەتە سیادەی دەکات بۆیە ئەو تەسەڕوفە یاساییانەی کە دەکرێت لە هەرێمی کوردستان یاخود تەسەڕوفێکی نایاسایی ئەوە دەبێت لەلایەن دادگایەکەوە بڕیاری لەسەر بدرێت کە بەرزترین دادگا لە ناو عێراقدا ئەو تەسەڕوفەی کە کرا وەکو ئەوەی کە لە ریفراندۆم کرا بەڵێ حکوومەتی عێراقی یاخود دەسەڵاتی ناوەندی لە ڕێگەی ئەو 4 شەکوایە کە کرا و دواتر تەوحید کرا لەلایەن محکەمەی ئیتیحادیەوە
گفتوگۆی لەسەرکرا و دواتر بە ئیتیفاقی هەموو دادوەرەکان کە نۆ دادوەرن بە ڕئیسەکەیەوە بە ئیتیفاق ئەو قەرارە دەرچوو کە لە ناویاندا ئەندامەکە کوردەکانیش بامان شێوە دەنگیاندا و ئیمزان کردووە لەسەرەوەی کە ڕیفراندۆم هەڵوەشێنرێتەوە بۆیە لە چوارچێوەی ئەو دەستورەیدا کە هەموو عێراق لە چوارچێوەیدا دەبێت تەسەڕوفی یاسایی بکە بەڵێ ئەو قەرارە کە دراوە بە هیچ شێوازێک هەڵوەشانەوەی نییە واتە قەرارەکە حکمێکی باتە قابل نییە بۆ تەمیزکردنەوە و تەعن لێدان بە هیچ شێوازێک بەپێی مادەی 1 و مادەی 47 و مادەی 116 109 93 هەموو بەپێی ئەو مادانە و ئیسناد بۆ سەر ئەو مادانە ئەو بڕیارە دراوە کە وحدەتی عێراق یەک پارچەی خاکی عێراق دەبێت بپارێزرێ و هەر شتێک بکرێ بۆ ترازان و بۆ جیابوونەوەی جوزئێک لە جوزئەکان ئەوە شتێکی نایاساییە بەڵێ ئەو قەرارە بەپێی دەستور دراوە هیچ مەجالێکی تێدا نیە و قەرارەکە هەڵناوەشێنێتەوە بە شێوازێک. زۆر باشە کاک ئیسماعیل سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان باسی لەوە کرد کە بڕیارەکە تاگلایەنە دراوە لە ڕووی قانونیەوە لە دوای ئاگادارکردنی حکوومەت هێرێمی کوردستان بە 2000 بە ئامادەبوونی لە دادگای فیدراڵی دەتوانین بڵێن بڕیارەکە بە تاگلایەنە دراوە یاخود ئەمە تەئەسیر دەکات لە قەراری محکەمەی فیدراڵی؟ نەخێر ئەو قەرارە ئێمە یاسایی قسە دەکەین ئەو قەرارە تاگلایەنە نەدراوە و تەڕەفی بەرامبەریش کە نوێنەری حکوومەتی هەرێم لە بەغداد ئاگادار کراوەتەوە 2000 تەبلیغ کراون و حکوومەتی هەرێم ئاگای لەو بابەتە هەیە و ئیستینادن إلى وەزیفەتی سەرۆکی هەرێم و ئەوانەی کە ئەو وەزیفەیان لە ئەستۆیە ئاگادار کراونەوە بەڵام ئامادەی دادگا نەبوون و حکوومەتی ناوەندی ئەوەشی ڕاگەیاندویان دادگای ئیتیحادی ئەوەی ڕاگەیاند کە تا ئێستا نوێنەری هەرێم ئامادە نەبوو ئێمە تاگلایەنە بڕیار نادەین بەڵام دوای 2000 تەبلیغ دادگا بۆی هەیە بڕیاری خۆی بدا دوای ئەوەی کە تەڕەفێک لە تەڕەفەکان ئامادەی دادبینی نابێت. باش نەخێر ئەو بڕیارەی کە دراوە ئاگادار بوون و تەبلیغیش کراون. باشە کاک ئیسماعیل ئەو بڕیارەی دادگای فیدراڵی عێراق وا دەکات کە ئیتر نەتوانرێت بە هیچ زۆرێک لە ئایندە باسی جیابوونەوە بکرێت یاخود هەرێمی کوردستان ئیدی ناتوانێت بەهۆی ئەو بڕیارەوە بڕیاری جیابوونەوە بدات لە عێراق و کار بە ئەنجامی ڕێفراندۆم بکات؟ من پێم وایە ڕیفراندۆم بوو بەهۆی نەهامەتیەکی گەورە کە لە کاتێکی نەگونجاودا لە بارودۆخێکی سیاسی و یاسایی و عسکەری و ئابووری نەگونجاودا و ئیقلیمی نێودەوڵەتی ناوخۆی هەموو بابەتەکان بەڕاستی لەو کاتدا نەگونجاو بوو من پێم وایە بڵێ یەکێک لە مەترسیەکان یاخود لە ئاسارە سلبیەکانی ئەو ریفراندۆمەی کە کرا و دواتر ئەو قەرارەی دادگای لەسەر دەرچوو بڵێ زیاتر دوورکەوتنەوەی تشکیلکردن یاخود دروستکردنی دەوڵەتی کوردستانە وە کۆمەڵێک ئاساری سلبی دیکەشی لێ دەکەوێتەوە بەڵام گەورەترینیان بەڵێ بریتە لەوەی کە دوورکەوتنەوەی دەوڵەتی کوردستانە کە هەموو هاوڵاتیان خەونیان پێوە دەبینی و من پێشم وایە ئەساسەن ئەو ریفراندۆمەی کە کرا بۆ داپۆشینی کۆمەڵێک شکستی ئابووری و سیاسی و عسکەری بوو نەوەک ئەوەی کە هەرێمی کوردستان ببێت بە دەوڵەتێک لە کاتێکدا تۆ بە پێی مادە 140 تا ئێستا ناوچە دابراوەکانت حەل نەکرد بوو یان کێشەکە یەکلان نەبووە تەطبیقکردن ئەو قۆناغانەی کە دانرا بوو لە دەستوری عێراقدا بۆیە ئەم پێم وایە هەڵەیەکی زۆر گەورە بوو لەو قۆناغەداوە بەو شێوازەی کە کرا ئەنی ئەگەرنا وەکو سەربەخۆی هەنگاونان بۆ سەربەخۆیی شتێکی پیرۆزە شتێکی ئاساییە و واجبی هەر تاکێکی کووردە بە تایبەتیش سیاسیەکان و ئەحزابی سیاسی بەڵام دەبێ هەنگاوی حەکیمانە و ڕەشیدانەی بۆ بندرێ بەڵام بە پێچەوانە و هەنگاوەکان بەو شێوازە نەبوو و وەسفانەی تێدا نەبوو. باشە کاک ئیسماعیل سەرۆکی حکوومەت بۆ خۆی وتی بڕیارەکەی دادگای فیدراڵی کۆتاییە و مولزەمە و بەڕێزیشتان ئەوە ڕوونتان کردەوە لەگەڵ وەرسیروان کە بڕیارەکان پابندە بۆ دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بانە ڕاستەوخۆ پێشوازی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کردووە هیچ دەسەڵاتێکی هەرێمی کوردستان بە ڕسمی دژایەتی خۆی بۆ بڕیارەکە دەرنەبڕیوە ئەی باشە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یاخود بڕیاردەرانی ڕیفراندۆم پێشتر ئاگاداری ئەمە نەبوون کە دادگای فیدراڵی دەتوانێت وها بڕیارێک بدات و ئەگەر ڕیفراندۆمیش بکرێت ئەنجامێکی ئاوایی هەڵبۆشێنێتەوە؟ من پێم وایە کاری سیاسی و کاری یاسایی بە تایبەتتر بە عاتیفە ناکرێت بەوەی کە تۆ حیساب بۆ هیچ کەسێک و هیچ دەوڵەتێک لەناو خۆدا و هیچ حیزبێک
و لە ڕاستی نێودەوڵەتیدا حیساب بۆ دەوڵەتە زلێزەکان و نەتەوەیە گرتوەکان و ئەوانە نەکرێ بەڵێ من پێم وایە ئەو حەقیقەتیان دەزانی کە سەر ناگرێت بەڵام پێیان وابوو بە خوێندنەوەی من پێیان وابوو کە ئەو ئاسارە سلبیە گەورانەی لێ ناکەوێتەوە کە جارێکی دیکە لە 150 هەرێمی کوردستان وەکو سنوور لە دەست دەی و ناوچە جێناکۆکەکان یان دابڕاوەکان بەو شێوازە جارێک کێ بکەوێتەوە ژێردەستی حکوومەتی ناوەندی ئەو شتانە زۆر پێشببینی نەکرابووە بارزروفی سیاسی بەو شێوازە لە ئاستی نێودەوڵەتی پشتیان تێ بکرێت من پێم وایە لەلایەکی دیکەوە بە قەنەعەتی من هەڵخەڵەتانێکی سیاسی هەبوو لەلایەن چەند ڕاوێژکارێکی ئەوروپی بە تایبەتی فەڕەنسی و ڕاوێژکاری دیکە کە پێویست ناکە زیاتر ناوەکان وردکەینەوە هەڵخەڵەتانێکی قیادەی سیاسی هەرێمی کوردستان ئەو قیادەی کە هەستا بە ئیشەکە زیاتر مەبەستمان لێردا ئەوەیە نە قیادەی عامی سیاسی هەرێمی کوردستان ئەوانێک کە زیاتر بە ڕیفراندۆمەکە هەستان و گویان بە تێبینیەکان گویان بە بارودۆخەکە و کۆمەڵێک و هەتا کۆمەڵگەی نێودەوڵەتیش نەدا. باش دکتۆر سیروان دێمەوە لای بەڕێزت بڕیارەکەی دادگای فیدراڵی کە بەڕێست وەکو پیاوێکی پسپۆڕی قانونی دەستوری سیرت کردووە هیچ تێبینێک لەسەری نییە تەواو و صحیح و بێمشکیلێ لە ڕووی قانونی دەستوریەوە؟ وڵای من پێش ئەوەی وەڵامی ئەوە بدەمەوە حەزەکەم شتێک تەوزیح بکەم بەڕاستی مەسەلەی ڕاگەیاندنی دەوڵەت یعنی بۆ جارێکی کە بە هیچ شێوەیەک ئەو خەونە لە دەستی کورد نەچووە لەبەرەوەی مەسەلەی ڕاگەیاندنی دەوڵەت پەیوەست نییە بە یاساوە ئەوەندەی کە پەیوەستە بە حیاتی سیاسیەوە لەبەرەوەی دەوڵەت ڕاگەیاندن سوود وەرگتنە لە لەحزەیەکی تاریخی ئەگەر ئەو لەحزە تاریخیە سیاسیەت بۆ هاتە پێشەوە هەتا ئەگەر دایان بڕیاری وامان هەبێ ئەمە توانین دەوڵەت ڕابگەێنین بەڵام ئیرادەی سیاسی لە کوردستان ئەگەر بەم شێوەیە کار بکات ئێمە ناتوانین ئەو لەحزە سیاسیە دروستکەین کە دەوڵەتی تیا ڕابگەێنین و ئیلا ئێمە توانین لە کاتێکی کا دەوڵەت ڕابگەێنین بەنسبەت پرسیارەکەەوە نەخێر بە هیچ شێوەیەک بڕیارەکە شەکوا چۆتە بەردەم محکەمەی دەستوری و محکەمەی دەستوری شەکواکانی قبول کردووە و ئیجراعاتەکانی بە تەواتی جێبەجێ کردو و تەبلیغی هەموو لایەنەکانی کردو کاتێک کە لایەنێک ئامادە نابێ خۆی پێویستە باجی ئامادە نەبوونەکەی وەربگرێت کە بەڕێی من پێویست بوو ئامادە بن لەوێ. باش ئەو مادانی لە دەستوری عێراق لە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئاماژەیان پێدراوە ئەو مادانە هیچ ڕێگە بە جیاببوونەوەی هەرێمی کوردستان نادەن؟ بە تاکید مادەیەکی دەستوری عێراقیە دەستور زمانی یەکپارچەی خاکی هەرێمی کوردستانەکە ئەوە لە دیباجەی دەستورەکەشە هاتووە کاڵێ پابندبوون بە دەستور یەکپارچەی خاکی هەرێمی کوردستانە ئەگەیەنێت لە هەمان کاتیشە مادە 116 لە دەستوری عێراقی بە واضحی ئەڵێ هەموو موسساتی دەوڵەت پێویستە پارێزگاری لە یەکپارچەی خاکی وڵات بدەن. کەواتە بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیەک مەجای ئەوەی تیانە لە دەستورە ئێمە دەرچێک دۆزینەوە بەسەر بەخۆی. قسەیەکی شێ دەگوترێت هەر دەستور بۆ خۆی مافی بە ئازادی ڕادەربڕین داوەکە هەر کەسێک بۆ چوونی خۆی دەرببڕێت کە لە چ پێکاتێکی سیاسی لە چکیانێکی سیاسیدا بژی و ژیان بکات. ئەمە ئەم تەفسیرە تەواو نییە؟ بە تاکید ئێمە ئەتیمادمان نەکردە سەر ئەوەی ئازادی ڕادەربڕین ئەتیمادمان کردە سەر دیباجەی دەستورەکە کاڵێ پابندبوون بە دەستور یەکپارچەی خاکی عێراق ئەپارێزێ ئێمە چیمان کرد مەفهومی مخالفەمان وەرگر وتمان یعنی پابند نەبوون بە دەستور زمانی ئەوە ئەکا کە یەکپارچەی خاکی عێراق نەپارێزێت کە ئەمە بە بۆچوونی من هەڵەیەکی گەورە بوو ئێمە کردمان لەبەر ئەوەی کاتێک کە لایەنێک پابند نابێ بە دەستورەوە یەکسەر دەرفەتی ئەوە بە تۆ نادات بڕیار بدەی لەسەر بەخۆی بەڵکو پێویستە بچیتە بەردەم ئەو موسسانەی ترکە لە دەستورا دیاری کراوە و داوات لێ ئەکا بۆ ئەوەی پابندی تەڕەفی بەرامبەر بکەی بە دەستور کاتێک کە حکوومەتی عێراقی پابند نابێ بە دەستور ئێمە پێویست بوو بچینە بەردەم محکەمەی فیدرالی و شەکوا لەوێ تەقدیم بکەین و داوا بکەین لە محکەمەی فیدرالی قەراری ئالەم شێوەی کە ئێستا ئەوان دەریان کردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش دەری بکات لە مەسلحەتی هەرێمی کوردستان بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆ ئێمە ناچینە بەردەم محکەمەی فیدرالی بەڕاستی کەواتە کورد زیانی کردو لەوەی تا ئێستا و بابەتان و مەشاکیلانی نەبردۆتە بەردەم دادگای فیدرالی پرسیارەکە ئەوە گرنگە کە بۆ ئێمە هەتاوەکو ئێستا مەسەلەن مادە 140 جێبەجێ نەکراوە نەچوونێتە بەردەم محکەمەی فیدرالی موچە بڕاوە لە هەرێمی کوردستان نەچوونێتە بەردەم محکەمەی فیدرالی و هەتا تازەترین حاڵەت کە هێنانی جێیشە بۆ سەر کەرکووک و کۆمەڵێک منتیقە تا ئێستا نەچوونێتە بەردەم محکەمەی فیدرالی لەبەرەوەی بەڕاستی سیاسیەکانی ئێمە زۆر قەناعەتیان بە محکەمەی فیدرالی نەبووە لەبەر یەک سەبەبی بەسیط لەبەرەوەی ئەگەر ئێمە بۆ کێشەی موچە بچوینە بەردەم محکەمەی فیدرالی قەرارەکەی لە مەسلحەتی ئێمە دەربکردایە بەڵام لە هەمان کاتا حکوومەتی عێراقیش داوایەکی تەقدیمە کرد کە ئەی حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەفرۆشێ بەسەر بەخۆی بەبێ گەڕانەوە بۆ عێراق بۆیە محکەمەی فیدرالیش قەرارێکی دەرەکرد بۆ ئەوەی
حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت بەسەر بەخۆی نەوت بفرۆشێ لە پێناو ئەوەی کە قەرارێکی لەو شێوە دەرنەچێت بۆ ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستان کات بە فرۆشتنی نەوت نەفرۆشتنی نەوت بە شێوەیەکی مستەقیلانە نەچوینێتە بەردەم محکەمەی فیدرالی و داوا بکەین کە ڕاگررتنی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە بڕیارێکی نادەستوریە کەواتە لە کۆی هەموو کێشە سیاسیەکان لە عێراقا ئێمە نەمانتوانیوە بچینە بەردەم محکەمەی دەستوری سیاسیەکانی ئێمە نەیانتوانیوە لە مەسلحەتی خۆیان بۆ نەک لە مەسلحەتی میلەت کەواتە لایەنی کوردی دەرئەنجام لەگەڵ ئەوەی لاڕووی سیاسی و تووشی فەشەل و شکستی گەورە بووە نەشی توانیوە شەڕی دەستوری و قانونی بکات لە ماوەی ڕابردوودا لە بەغدا بەتەکید من ئەڵێم نانویستووە ئەگینا تەسەور ناکەم لە هەرێمی کوردستانە کەسێکی قانونی نەبێ تکای لە سیاسیەکان نەکردبێ داوایان لە سیاسیەکان نەکردبێ کە بچنە بەردەم محکەمەی دەستوری بە تایبەتی بۆ مادە 140 بۆ بڕینی موچە بەڵام سیاسیەکانی هەرێمی کوردستان زۆر باش زانیویانە ئەگەر بۆ ئەو کەیسە ئێمە بچینە بەردەم حکوومەتی محکەمەی فیدرالی ئەوە عێراقیش بووە فرۆشتنی نەوت و مادە 112 داوای ڕوونکردنەوە لە محکەمەی فیدرالیەکە و داوای لێکا کە ئایا فرۆشتنی نەوت یاساییە یان یاسایی نییە ئەو کاتە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەوەی کە موچەی ئەگەڕاندەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گوێرەی بڕیارێکی محکەمەی فیدرالی فرۆشتنی نەوتی لە دەست دەرەچوو بۆیە نەیویستووە فرۆشتنی نەوتەکەی لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە لە پەنابردن بۆ ڕێگای قانونی ترساوە من تەسەورەکەم پلانێکی سیاسی ینی با یەکجار بەو شێوەش نەڵێن کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیویستووە ئەمان بەرنامەکەیان وابوو کە سربەخۆی ئابووری بۆ هەرێمی کوردستان و خۆیان بتوان موچەی هەرێمی کوردستان دابینکەن بەڵام نەیانتوانی و سەرکەوتوو نەبوون ئێستا حکوومەتی عێراقی ئەوێت لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگەی محکەمەی فیدرالیەوە هەموو مەرجەکانی دکتۆر سیروان حامد دەستوری عێراق هیچ دەرەچەیەکی بۆ جیابوونەوە سربەخۆی تێدا دەستوری تەنها و دیباجەی دەستورەکە بوو کەوتم وتم لە دیباجەی دەستورەکە ئاماژە بەوە دراوە کە پابندبوون بە دەستور یەکپارچەی خاکی عێراق پارێزێ بۆ ئەوەی ڕوون بین لەم فەقەرە هەرێمی کوردستان یەکسەر مەفهومی مخالەفەکەی وەرگرتووەڵێ واتە پابند نەبوون یەکسەر دەرفەتی جیابوونەوە بۆ هەرێمی کوردستان ئەڕەخسێنێت کە ئەمە تەواو نییە و لێکدانەوەی پابند نەبوونی بەغدا شەرعێتی ئەوە نادات بە هەرێم پابند نەبێ بە دەستورەوە تێنەگەشتم بەڵێ ئەگەر بەغدا کە دەڵێن پابند نەبوو 55 مادەی جێبەجێ نەکردووە کەواتە ئەمە شەرعێت نادا بە هەرێمی کوردستان پابند نەبێ با تۆزێک وازەح بین ئەگەر بەغدا 55 دەستوری لە دەستوری عێراقی جێبەجێ نەکرد بێ ئێمە ژمارەیەکی لە مادەکانی دەستوری عێراقیمان جێبەجێ نەکردووە عێراقیش ئەوە کردووە بە بیان و بەسەرێمەوە ئەو کاتێک کە عەفوەن ئەگەر تەوزیح ئەو کاتێک کە حکوومەتی عێراقی 55 دەستور مادە لە دەستور جێبەجێ ناکا ئەبێ ئێمە 55 داوامان لە بەردەم محکەمەی فیدرالی هەبوایە بەڵام ئێمە یەک داواشمان لە بەردەم محکەمەی فیدرالی نییە چۆن بتوانین بۆ مجتەمەعی دەولی بسەلمێنین کە عێراق دەستوری تەطبیق نەکردووە کاتێک کە یەک لە پێشێلکاریەکە ناچینە بەردەم محکەمەی دەستوری یەکسەر لای خۆمانەوە بڕیارە دەین کە عێراق پابند نەبووە ئەوە کێ بڕیارەدا کە حکوومەتی عێراقی پابند نییە ئەوە کێ کە بڕیارەدا حکوومەتی هەرێمی کوردستان پابند نییە بە دەستورەوە ئەوە محکەمەی فیدرالیە بڕیارەدا ئێستا لە مەسەلەی ڕیفراندۆمە بۆ هەموو مجتەمەعی دەولی سەلمێنراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبووە بە دەستورەوە بەڵام لەو 55 مادەی کە عێراق پێوە پابند نەبووە ئێمە سیاسیەکانمان یا ئێمە ئیدعای ئەوەکەین کە ئەڵێن پابند نەبووە بەڵام بۆ مجتەمەعی دەولی ئەو قسەیە بە هیچ شێوەیەک جێگەی اعتیبار نییە ئێمە ئەگەر بۆ 55 مادەی دەستورە 55 کەیسمان لە بەردەم محکەمەی دەستوریا بکردایەتەوە و محکەمەی دەستوری ئیلزامی حکوومەتی عێراقی بکردایە کە پابند بێ بە جێبەجێکردنی مادەکانی دەستورەوە عێراق پابند نەبووە ئێستا ئێمە ئەمانتوانی بە مجتەمەعی دەولی بڵێن عێراق 55 مادەی دەستور تەطبیق نەکردووە ئەوەتانێ بڕیاری محکەمەی دەستوری لە ساڵحی ئێمە دەرچووە بۆ جێبەجێکردنی نەسی دەستورەکە و عێراق پێوەی پابند نابێ بەڵام ئێمە لای خۆمانەوە بڕیارە دێن کە عێراق پابند نەبووە بەبێ ئەوەی بچینە بەردەم ئەو ئالیاتە دەستوریانی کە تهدید کراوە بۆ ئەوەی بڕیار بدا کە کێ پابندە و کێ پابند نییە دەستخۆش کاک ئیسماعیل دێمەوە لای بەڕێزت بێدەنگیەک بەعام هەیە لە هەرێمی کوردستان بەرامبەر ئەو بڕیاری دادگای فیدراڵی و بە بڕای بەڕێزت ئەم بێدەنگی ئەنجامدەرانی ڕفراندۆم بۆچی دەگەڕێتەوە بۆچی سەرەتا ئەوەندە پێداگر بوون لە ئەنجامدانی ڕفراندۆم بۆچی ئێستانی و هێندە پێداگیری ناکەن لەمانەوەی ئەنجامی ڕفراندۆم و کارپێکردنی بڵێ وەڵا بەداخەوە بێدەنگەکە نەکرد ئەوەیە لە ئەنجامەکەی لە بیدایەتەوە لە ریفراندۆم زۆر گەرم و گوڕ بوون بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە لە دادگا داوایان لێ دەکەنەوە قەرارەکەی ئێوە داوتانە ئەو دەنگەی خەڵک داوێتی ئەنجامەکەی هەڵدەوەشێنرێتەوە وەرن دیفاعی لێ بکەن
ئێمە کەسمان نەبوو دیفاعی لێ بکە، ینی ئەوانەی کە ڕیفراندۆمیان دەکرد و وەکو دەڵێ دەیان کوشت و نەیان دەشاردەوە ئامادە نەبوون بچن لە دادگا لە ڕووی یاساییەوە دیفاعی لێ بکەن. ئایا ئێمە یاساناسمان نییە؟ ئایا ئێمە مەحامی و پارێزەرمان نییە؟ ئایا ئێمە فوقەهای قانونمان نییە؟ یان ئایا ئەسڵەن حیساب بۆ ئەو دادگایە ناکرێت؟ من پێم وایە لە ڕابردووشدا وەکو مامۆسای بەڕێزیش ئاماژەی پێکردیانی تۆ کە لە ڕووی سیاسیەوە شکست دێنی، لە ڕووی اقتصادیەوە شکست دێنی، لە ڕووی ئیداریەوە شکست دێنی، ناکرێت لە ڕووی قانونیشەوە لە هەموو ڕۆکانەوە شکست بێنی. خۆ دەبێت لە لایەنێکیەوە بتوانی خزمەتێک بەو میلەتە بکەی، بە هاوڵاتیان یاریمی کوردستان بکەی. بۆیە من پێم وایە لە هەموو شتەکانی سا ڕێککەوتون کە قەرارەکەش کە درا لەبەرەوەی کە دادوەرە کوردەکانیش بەشدار بوون ئەندامەکانی محکەمەی ئیتیحادی کە ئەوانیش ئیمزان کردووە کە هەڵوەشێندرێتەوە، ینی شتەکە نادەستوریە. بۆی ئێستا تەواو وازحە کە ئەو بڕیارەی دراوە نادەستوریە. ئەوەش کە ڕێ بە هەرێمی کوردستان دەدایان دەستور ئەو کاتی زەمانەتی دەستور ئەوەیە یەک پارچەی خاکی عێراق ئەوەیە کە دەستور جێبەجێ بکرێت، کە دەستور جێبەجێ نەکرێ ئەوە لە دیباجەدا هاتووە. ئێستا بخۆی لە ئەساسدا خلافێکی زۆر هەیە، لە مادەیەکی سەربەخۆدا ناتووە لە سوڵبی دەستوردا لە دیباجەدا هاتووە. ئایا دیباجە بە بەشێک لە دەستور حیساب دەکرێت یاخود پەیوەندی ئەواتە مولزیم نییە بۆ ئەوەی کە بڕیاری لەسەر بدرێ. ئەوە یەکێکە لە گرفتەکان بۆی من ناتوانانی ئیسناد بکەینە سەرەوە حکومەتی پشتبەستن بە دیباجەی دەستور لەلایەن هەرێمی کوردستانەوە هەڵە بوو. کاک ئیسماعیل من پێم وایە هەڵەیەکی گەورە بوو، لە هەموو ڕووەکانەوە هەڵە بوو، لەو قۆناغەدا لە هەموو ڕووەکانەوە هەڵە بوو. دەکرات و لە ڕێگەی یاساوە بچێ پێشەوە. ئێستا بۆ جیهان سەلما کە تۆ بە نایاسایی دەڕۆی حکوومەتی عێراقی یان ناوەندی بە شێوازێکی یاسایی هەنگاو دەنێ، دەی بۆیە کەس ئێستا وەڵامی تۆ ناداتەوە، کەس نایە وەساتت لە نێواندا بکە. لەبەرچی وەساتت لە کاتێکدا دەکرێت کە عادەتەن وایە کە دوو دەوڵەت ئیختیلاف و کێشەیان هەیە، ناکرێ وەساتەی نێودەوڵەتی بێ لە نێوان ویلایەتێکی و فلۆریدا و ویلایەتی حکوومەتی ناوەندی ئەمریکادا فیدرالی ئەمریکا نێوەندگیری بکە. ینی ئەوان بە پێی دەستور تەعامل لەگەڵ دەکەن، بەڵام ئێمە نە بە پێی دەستور تعامل دەکەین، نە بە پێی حکومێکی ڕەشید تعامل دەکەین، نە بە پێی سیاسەتێکی جوان تعامل دەکەین. تعاملەکانمان زۆر ناڕێک بووە لە ڕابردوودا بە درێژایی 26 سال ڕابردوو بە تایبەتیش لە 2005ەوە کە دەستور لە عێراق پەسەند کرا و دەنگی لەسەر درا و هەرێمی کوردستانیش زۆر ڕشت بوو لەسەرەوەی کە ئەو دەستورە دەنگ بێنێ و خۆی بە بەشێک لە خاکی عێراق یان هەرێمی کوردستانیش بەشێک بێ لە دەوڵەتی عێراق. بۆیە ئێستا ئەوەی کە بۆیە بێدەنگنەوە کە شتەکان بە دەستوری دەڕوا، بە قانونی دەڕوا و ئیجراعاتی دیکەشی لە پشتەوەیە، هەر بەوە کۆتایی نایە. پێم وایە ئاساری سلبی دیکە کە لەسەر ئەو قەرارەی دادگای ئیتیحادی تەڕەتوب دەکا بریتە لە چی؟ بریتە لە سزادانی ئەنجامدەرانی ڕیفراندۆم، یعنی ئەوانەی کە سەرپەرشتی بابەتەکەیان چونکە کەواتە کاک ئیسماعیل بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕێگە دەدات بەوەی سزای ئەنجامدەرانی ڕیفراندۆم بدرێت لە ئایندەیە؟ لە حاڵەتێکدایە ئەنجامدانی ڕیفراندۆم هەڵە بووە کە گوتی هەڵە بووە و غەڵەت بووە و دژی یەک پارچەی خاکی عێراق ئیش لەسەر هەڵۆشانەوەی دەوڵەتی عێراق یان زیاکردنەوەی بەشێک لە بەشەکان کراوە. بەڵێ ئەوە ڕێگە بە ناوەند دەدا کە بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکات و دواتر لێ پێشنیوان لەگەڵ بکاو سزایان بدە. ئەوە یەکێکە لە خەتەریاتەکان. ینی ئەوجار لە دەستدانی بەشێک لە خاکی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە بە هەرێمی کوردستانی دەزانین و بەرامبەریش بە خاکی عێراقی دەزانێت و بە جێ ناکۆکی دەزانێت. ئەوەش بەڕاستی کارەساتێکی گەورە بوو. دووبارە چۆن دەتوانی ئەوە شتێکی لە بابەتە بکەیەوە و یەک شتمان لەبیر نەچێ ئێمە معلومی مامۆستای بەڕێزیشە ئەمە لە چوارچێوەی دەستوری فیدرالی ئەو تەسەڕوفاتانەی کە لە 2005ەوە هەتاوەکو 2017 کراوە تەسەڕوفاتەکان کە سەر دەبێت ناوەند بیکە لە علاقاتی دیبلۆماسی، لە فرۆشتنی نەوت و گرێبەستەکانی نەوت و لە خاڵە سنووریەکان و لە مەتاڕەکان لەو شوێنە هەموو ئەو بابەتانە لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوری فیدرالیەوە ئەوانە سەر بە ناوەند سەرپەرشتی ئەو بابەتانە دەکات. ناوەند لێ مەسئول و سەرپەرشتی دەکات. ئێمە لە ڕابردوودا لەو چەند ساڵێک کە باسم کرد وەکو دەوڵەتێکی سربەخۆ تەعاملمان کردووە، هەڵسوکەوتمان کردووە و گرێبەستمان کردووە، نەشگەڕاوینەوە بۆ عێراق. یعنی ئەوە لە ئەساسدا مخالفەی دەستور بووە، بەڵام ئەو ریفراندۆمە بوو بە فرسەتێک بۆ دەوڵەتی ناوەندی کە بێ هەموو ئەو بابەتانی لە ڕابردوودا لە دەستی سوێجا بەهۆی ئەوەی کە بۆ خۆی لاواز بووە، خەریکی شەڕ بووە، مەشاکیلی دیکەی هەبووە، باری اقتصادی
بە هەر بیانەوەکە نەیتوانی لە ڕابردووە بەڵام ئەو ریفراندۆمی کەکرا بوو بە فرسەتێک بۆ ئەو کە هەموو دەسەڵەتەکانی ئێستا دێت وردە جێبەجێ دەکات و دەیسەپێنێ بە شێوازێکی زۆر زیرەکانە قانونیانە بۆیە تۆ لەگەڵ دەرەوە ناتوانانی پشتی خۆت بە قووەت بکەیت بە هێزی نێودەوڵەتی بە دەوڵەتانی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا ئەوانە هەتا داواکاری ئەڵمانیا ڕەت کرا بەوەی کە بێ نێوەنگیری بکات لە بینی ناوەند و لە بینی هەولێر کەەوە بۆ خۆی وەڵامێکە بەوەی کاتۆ ئەو بابەتانەی کردوتە نادەستوری ئێستا بەرامبەر لەسەر دەستور دەڕوە ناڵم ئەویش نادەستوری نەکردووە بەڵام تۆ نەتوانیوە بیسەلمێنی وەکو بەڵگەی قانونی مستەمسەک وەکو چۆن ئەو قەرارەی ئیتیحادی دژی ریفراندۆم دەرچوو ئەتوش بەڵگەیەکی ئاوات لابا ئەو حکومەتی ناوەندی ئەو سەرپێچیانەی کردووە تۆ نەتوانیوە لە ڕووی یاساییەوە ئەوە بسەلمێنی ئەوەمان بیر دەخاتەوە کە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی گوێ بە یاسا نادرێ وا دەزانن لە ناوەندی گوێ بە یاسا نادرێت یاسا بۆ خۆی لە ئاسازا زۆر گرنگە کە زەمانەتی پەیڕەوکردنی یاسا نەبوو زەمانەت بۆ ژیانیش بە گشتی بە هەموو سێکتەرەکانیەوە نامێنێ. زۆر باشە دکتۆر سیروان دێمەوە لای بەڕێزت باشە خەڵکی کوردستان ئەی چی بکە ینی قسەیەکێ دەگوترێت ئەی خەڵکی کوردستان مافی ئەوەی نییە بڕیار لە مافی چارەنووسی خۆی بدات و چارەنووسی خۆی دیاری بکات لەوەی لە چ دەوڵەت و پێگاتێکی سیاسیدا دەژیت با تەوزیحێک دەم بەڕاستی بە حەقەت بەهێزی و لاوازی هەرێم ئەوەندەی پەیوەستە بە بەهێزی و لاوازی سیاسیەکان لە سیاستکردن ئەوەندە بەهێز نییە لەسەرەوەی کە مەرکەزەکەی لە دەستور چەندەیە چەندەک نییە چکە دەوڵەتی فیدرالی بە نەتیجە تەنها مەحکوم نییە بە قانون چکە لە قانون ئاڵێ دەوڵەتی فیدرالیە و دەوڵەتەیە کە دەسەڵاتەکان لە نێوان هەرێم و ناوەند لە دەستوردا تهدید کراوە هەرسێ دەسەڵاتی تەشتێوی و تەنفیزی و قەزایی بەڵام لە ڕۆ سیاسیەکەیەوە دەوڵەتی فیدرالی بریتیە لە سڕاع و ململانێ لە نێوان سیاسینی هەرێم لەگەڵ سیاسینی ناوەندی فیدرالی هەر کاتێک سیاسینی هەرێم لاواز بوون ئەوە دەوڵەتەکە دەوڵەتێکی فیدرالی مرکزیە بێەوە تا مرکزتیایە بەهێزە بێ بەڵام هەر کاتێک سیاسینی هەرێم لە سیاستکردن بەتواناتر بوون لە مرکز ئەوە دەوڵەتەکە دەوڵەتێکی فیدرالی هامشی ئەبێ واتە بەرەو جیابوونەوە ئەچێ بۆیە بەڕاستی هەمیشە دەوڵەتی فیدرالی دەوڵەتێکە کە جێگیر نییە شێوازە داینەمیکیە ئەگۆڕێت تێیدا هەرێم بەهێزە بێ مرکز لاوازە بێ هەندێک جار مرکز بەهێزە بێ و هەرێم لاوازە بێ بۆیە ئێمە نابێت تەسلیمی هەموو قەراراتانە بین کە لە حکوومەتی دەستورم سیڕایەک لای ناکاتەوە کە بە ڕێزباسی دەکەێت لە عالەمی سیاست نەخێر دەستور یەکلای ناکاتەوە ئەوەی کە دیاری کراوەکەم بە سەبارەت بە پرسیارەکەم کە خەڵکی چی بکات بەوەی بڕیار لە مافی چارەنووسی وڵای حەزەکەم ئەوە تەوزیع بکەم ئەوەی کە سراعەکە یەکلای یەکاتەوە چییە ئەوەی کە سراعەکە یەکلای یەکاتەوە یەکەم هێزی عسکەریە ئەگەر هەرێم توانی هێزی عسکەری هەبێ و توانی ئیدارەی هێزە عسکەریەکەی بکات هەرچەندە زەختی لەسەر بێ لەلایەن ناوەندەوە ئەوە ئەبێتە ئەوەی کە هەرێم بەهێزتر بێ لە مەرکەز دووەم مەسەلەی ئینتیمای نیشتیمانیە ئەگەر هاوڵاتیانی هەرێم ئینتیمای نیشتیمانیان زیاتر بوو بۆ هەرێم لە مەرکەز ئەو دەوڵەتە بەرەو دەوڵەتێکی فیدراالێتێکی هامشیە چێەوە بە نەتیجە بەرەوەوە چێ کە جابێتەوە بەڵام هەر کاتێک هاوڵاتیانی هەرێمەکە ئینتیمایان بۆ دەوڵەتەکە زیاتر بوو تاوەکو هەرێمەکە ئەوە فیدرالەکە بەرەو فیدراالێتێکی مرکزی ئەچێ و ئەگەری جابوونەوەی هەرێمەکە لە دەوڵەتەکە زۆر لاوازە بێ بۆیە ئێستا عێراق بەڕاستی ئیش لەسەر ئەمە ئاکات بۆیە ئێمە ئاگادار بین ئیش لەسەرەوە کە هێزی ئاسکەری لە هەرێمەکانە نەمێنێت ئێستا ئێمە ئەمەمان نییە دکتۆر سیروان هێزی نیشتیمانی و ئینتیمای خەڵکیش بە تەواوی لاواز بوو ئێم دەسەڵاتە سیاسی کە هەیە بەڕێز باس لەوە کرد کە گرنگە کورشەڕی دەستوری بکردایە لە دادگای ئیتیحادی بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە حەقەتێکەیە لە ڕووی قانونیەوە بێ بیڵێن لە دەوڵەتی فیدرالیا هەرێم ئیدارەی هەرێمەکەی خۆی ئەکات و لە هەمان کاتیشدا بەشی ینی ئیدارەی هەیە لە مەرکەز سیاسیینی هەرێمی کوردستان تەنها هاتن دەستیانگرت بەسەر هەرێمی کوردستانە و بەغدادیانی هەمال کرد بۆیە هەموو ئەو قەراراتانەی کە لە بەغدا دەرچوو زۆر موهتەم نەبوون پێی و ئەمەش ئێمەی گەیاندا ئەم ڕۆژە لەبەر ئەوەی نابێت لە دەوڵەتی فیدرالیا هەرێمەکان تەنها ئیش لە ناوەندی هەرێمی خۆیان بکەن بەڵکو ئەبێ ئاگاداری ئەوە بن کە ئەو هەرێمەی ئەوان حکومیتیاکەن زۆربەی قەرارات و سەلاحێتەکانی لە مەرکەزە ئێمە سیاسیەکانی ئێمە لە مەرکەز بەڕاستی دیار بوو بە ینی کۆمەڵێک شت کۆی کردبوونەوە جگە لە مەساحەتی هەرێمی کوردستان زۆر باشە بەڕێز شارەزای قانونی نێودەوڵەتیت کەواتە بە گوێرە قانونی نێودەوڵەتی ئێمە چی بکەین بۆی بڕیار لە مافی چارەنووسی خۆمان بدەین
بەتاکید تەنزیمکردنی دەوڵەت لە یاسای نێودەوڵەتی زۆر بە دەقیقی باز نەکراوە لەبەرەوە مەسەلە دراوەتە مەسەلەیەکی ناوخۆیە ئێمە تەنها یەک قەرارمان هەیە عفۆن یەک ڕێی ئیستیشاریمان هەیە کە لە محکەمەی عەدلی دەولیەوە دەرچووە 2010 لەسەر کێشەی کۆزۆڤۆ کە یعنی بە جوملەیەکی زۆر وازەحی تایە ئەڵێ مەسەلەی ڕاگەیاندنی دەوڵەت یەکلایەنە هیچ پێشێلکاریەک نییە بۆ بنەماکانی یاسای نێودەوڵەتی لەبەر چی لەبەرەوەی ئەڵێ قانونی نێودەوڵەتی مەسەلەی دەوڵەتی ڕانەگەیاندووە یعنی تەنزیم نەکردووە کە چۆن بکرێ و چۆن نەکرێ ئەو وادانێ کە پێویستە تۆ بگەڕیتەوە خەباتی سیاسی و دەستوری و قانونی لە وڵاتەکەی خۆت بکەی و بتانی قەناعەت بە سیاسیینی مرکز یا دەوڵەتە فیدرالیەکە بکەن کە ئەو دەرفەتە بۆ تۆ بڕەخسێنن و پێیان وایە ئەگەر هات و لە وڵاتەکەی خۆتا نەتوانی قەناعەت بکەی بە ناوەندی فیدرالی ئەو کاتە هەموو جیابوونەوەیەک دژی دەستورە بێ و ئێمە ئەبێ ئەوەش ئاگادار بین کە دەوڵەتی فیدرالی یەکێک لە موسسەکانی بریتە لە دادگای فیدرالی واتە محکەمەی ئیتیحادی موسسەیەکی دەوڵەتە فیدرالیەکەیە بە هیچ شێوەیەک لە محکەمەی فیدرالیەوە قەرارێک دەرناچێت ڕێگە دەرفەتی ئەوە بدا کە هەرێمەکە جابێتەوە بینیمان لە هەرێمی کوردستان وابوو بینیمان لە کەتەلۆنیا بە هەمان شێوە دووبارە بوویەوە چەندین جار محکەمەی دەستوری لە ئیسپانیا دژی ئەوە بووە کە ڕێگر بووە نەک دش ڕێگر بووە لەوەی کە کەتەلۆنیا بتوانێت سەر بەخۆی خۆی ڕابگەێت باشە دکتۆر سیرۆن قسەیەکێ دەگوترێت قانونی نێودەوڵەتی هیچ متعارض نییە لەوەی کە گەلێک بەشێک لە دەوڵەتێک هەرێمێک شارێک ڕێفراندۆم بکات بڕیار لە ئایندەی خۆی بدات لە یاسای نێودەوڵەتی کەواتە لە پێشترە لە یاسا ناوخۆیەکانی ئێمە بەڕێزەکەم یەک حقیقەتە هەیە بڵێم لەبەرەوەی یاسای نێودەوڵەتی باسی چۆنێتی ڕاگەاندنی دەوڵەتی نەکردووە بەس یەک فەقەرەتیایە کە ئێمە توانی ئیسفادەی لێ بکەین ئەڵێ پێویستە گەلان لەژێر سیستەمێکی دیموکراتیا بژین و ڕێک دەرفەتی دیموکراتیت لە دەوڵەتەکە بۆ هەمووان دەستەبەر بکرێت دیموکراتیت یعنی چی جەوهەری دیموکراتیت بریتە لە مەسەلەی ئازادی ڕادەبڕین و ئازادی ڕادەبڕین پێوەستەکرێت بە ڕیفراندۆمەوە لەبەرەوەی ئەو گە لە هەوڵەدا لە سایەی ڕیفراندۆمەوە ڕێی خۆی بدا کە ئێوێ لەو پارچە بمێنێتەوە یان نەمێنێتەوە ئێمە ئەتوانین ئیسفادە لە میساقی نەتەوەگرتوەکان لەو حاڵەتانە بکەین کە تاکیدی لەسەر سیستەمی دیموکراتی کردوێتەوە ئەجینا لە قانونی دەولیە نەهاتووە بڵێ فڵان دەوڵەت حەقی دەوڵەتی هەیە فڵان میلەت حەقی دەوڵەتی نییە تەنها یەک مەبدەئی گرنگی تایە ئێمە توانین ئیسفادەی لێ بکەینەوە مەبدەئەش کە بریتە لە یەکسانی گەلەکان لە قانونی دەولی ئاڵێ هەموو گەلەکان یەکسانن باشە یەکسانن لە دەستوری عێراق لە پێشەوە قانونی نێودەوڵەتی لەم بابەتانە دکتۆر سیروان بەڵێ دەستوری عێراق لە پێشەیە خۆت قانونی دەولی لەسەر و دەستوری دەوڵەتەکانەوەیە کەواتە دەتوانێت ئیسفادە لەو بڕگانە بکات کە ڕێزباسی دەکەین با تەوزیحێکت دەمێ ئەمە لە ئەخساسی قانونی دەستوری وڵاتەکانە لە ئەخساسی قانونی دەولی نییە و ئیلا قانونی دەولی لە پێش قانونی دەستوریەوە لەسەر و ئەوەیە و هەر نەسێک لە دەستور مخالفی قانونی دەولی بێت ئەو دەوڵەتە مەسئولێتی دەولیەتە سەرشانی ئەوە بە تاکید یەکلا بووەتەوە بەڵام ئەوەی کە جێگەی کێشەیە ئەوەیە کە لە قانونی دەولی ئەڵێ هەموو میلەتەکان یەکسانن لە چیا یەکسانن لە ماف و ئەرکا دەستوری عێراقی بڕگەیەکی پێچەوانی قانونی نێودەوڵەتی نییە نەخێر دەستخۆش کاک ئیسماعیل دێمەوە لای بەڕێزت سەرۆکاری لەگەڵ سیاسەتیش هەیە دەگوترێت ڕێکەوتنێکی بێدەنگ یا خوژێربەژێر هەیە لە نێوان هەرێم و بەغدا بۆ هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم باشە ئێستا خەڵکی کوردستان حەقی خۆیەتی بپرسێ باشم ڕێکەوتنە پێشتر بۆ لەگەڵ نەتەوەی گرتوەکان نەکرا بۆ لەگەڵ ئەنجومەنی ئاسایش نەکرا بۆ لەگەڵ وڵاتانی ئەوروپا نەکرا بۆچی ئێستا ڕێکەوتن دەکرێت بۆ هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم بۆ ئەو کات ڕێکەوتن نەکرا بۆ وەرگرتنی زەماناتی نێودەوڵەتیەکان بۆ حەقی کورد سەرنجی سیاسی بەڕێزە چیە لەسەرم بابەت وەڵام من پێم وایە تەوەقۆی ئەویان نەدەکێت ئەو هەڵۆشانەوەی ریفراندۆم ئەو نەتیجە سلبیانە و ئاسارە سلبیانەی لێ بکەوێتەوە بەو شێوازە فراوانە و ببێتە یان لەشکرکێشی یان شوێنە گشتیەکان ئەوەی کە عایدی حکوومەتی ناوەندە بەپێی دەستوری فیدرالی لەدەست بدەن چاوەڕێ ئەوان نەدەکرد نەتیجەکەی یەکجار وا قورس بێ ئاسارەکەی وا قورس بێ بۆیە هەر بڕیاریان داوەکو خۆی جێبەجێ بکرێت و پێم وایە عینادێکی سیاسیش هەبوو لەسەر ئاستی چەند کەسایەتێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئەوەشی لێ دەخوێندرایەوە بەڵام ئەوەی کە من پێم وایە
مۆزوعی دەوڵەت و ئەوانەی کە باس کرا ئەوەندی کە سیاسەتی نێودەوڵەتی بڕیار لەسەر بە دەوڵەت بوون دەدا ئەوەندە قانونی نێودەوڵەتیش بڕیاری لەسەر نادا چونکە ئەمە ئاگادارین کە ئەگەر هاتبا و پشتگیریەکی نێودەوڵەتی هەبایە پشتگیریەکی نێودەوڵەتی لە ڕووی سیاسیەوە چونکە ئەمریکا ئامادەی دەربڕی ئەگەر هەرێمی کوردستان لە ئەنجامدانی ڕیفراندۆم لە خودی ئەنجامدانەکەی پەشیمان بێتەوە ئەنجامی نەدا لە 25 نۆی دوومانگی ڕابردوو ئەو کاتی لە نەتەوە یەکگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش ئیشی بۆ دەکات کەواتەم پێم وایە ئەو زەمانەتە بەقووەتر بۆ ویش کە ئیشی بۆ دەکات وەکو دەوڵەتێکی ئیشی بۆ دەکات ڕاستە لە چوارچێوەی منزومەیەکی یاسایی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش کە دڵی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیەیە من بۆیە دەڵێم پێم وایە هێزە نێودەوڵەتیەکان بڕیار لەسەر ئەو بابەتن جگە لە هێزە نێودەوڵەتیەکان هێزە ئیقلیمیەکان من پێم وایە ئەگەر دەستوریش بە جۆرێک ڕێگەی دابە ئەگەر شتی ینی سەنەدی بە قووەتریش هەبایە لەوانەیە دەوڵەتانی جیران ینی دەوڵەتانی ئیقلیمی وەکو ئێران وەکو تورکیا ڕێگەیان بۆ بابەتە نەدابات چونکە پێیان وابوو کە ئەمنی قەومی ئەوان دەکەوێتە خەتەرەوە بەوەی کەوانیش هەریەکەی بەشێک لە پارسەکانی کوردستانی گەورەیان بەسەردا دابش کراوە و ئێستا لە ژەردەستی ئەواندا ئەوە گرفتیان لەگەڵی هەیە تاوەکو ئێستاش بۆیە زیاتر پێم وایە سیاسەتی ئیقلیمی و نێودەوڵەتی بڕیار لەسەر ئەو بابەتانە زیاتر دەدا ئەگەرنا تەنها خودی یاسان نییە بەڵێ یاسا شتێکی گرنگە بەڵام ئێستاش یاسایەکانیش هێزە نێودەوڵەتەکان بڕێوەی دەبن ئەوەی کە لە ئەفغانستان لە ساڵی 2001 ڕوویدا ئەوەی کە لە عێراق ساڵی 2023 ڕوویدا ئەوەی کە لە میسر ساڵی 2012 ڕوویدا ئەو هەموو گۆڕانکاریانە هیچی بەپێی یاسا نەبوو هەمووی بەپێی سیاسەتی نێودەوڵەتی بەرژەوەندی خوازی نفوس فراوانکردن بوو و ئەوەی هەرێمی کوردستانی ئەگەر بە شێوازێکی سیاسیانە ئیشی زیاتر لەسەر کرابە من پێم وایە نەتیجەکەی باشتر دەبوو نەدەگەشتین بەڕۆ بەو شێوازە زۆر باشە ئیسماعیل ڕەسوڵ ئێستا کارتی قانونی کورد چییە بەکاری بهێنێ لەو ڕاگەندراوی حکوومەت دوێنێ ئاماژەی بەوە دابوو کە بە جۆرێک لە زۆرەکان داوای جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەکرد کە دەڵێت کاریگەریەکانی ڕیفراندۆم هەڵدەبەشێندرێتەوە ئەوە بۆ مانایە دێکە هێزەکانی عێراق پاشەکشیان پێ بکرێت و سزاکانی سەر هەرێمی کوردستان هەڵبگیردرێت ئێستا جێبەجێکردنی بەڕای دادگای فیدراڵی لە بەرژەوەندی هەرێمە نەخێر من پێم وایە لە بەرژەوەندی هەرێمدا نییە چونکە ئەو هێزانێک کە هاتوون پێشتر ساڵی 2014 ئیتیفاقێک کراوە بەڵام زۆربەی ئیتیفاقیەکان لە هاوڵاتیان شاردراونەوە هەتا پەرلەمانیش نازانێت بە شێوەیەکی وەکو مؤسسەیەک لە هەرێمی کوردستاندا کە دەنگی خەڵکی بۆ دراوە هاوڵاتیان دەنگیان بۆ داوە مؤسسەیەکی تەشریعیە و پێویستە ئاگای لە فعلەکان و لە تەسەڕوفاتەکانی حکوومەت و دەسەڵاتی تەنفیزی بێ ئەو ئیتیفاقیە ژێربەژێرش کە کراوە بۆ هەڵۆشانەوەی ریفراندۆم بەو شێوازە ئەوەش ئاگادار نینە ینی خەڵکی ئاگادار نیە و پەرلەمانیش بە شێوازێکی ڕسمی ئاگادار نییە بۆیە کۆمەڵێک ئیتیفاقی ژێربەژێر کراوە ئاگادار نین ینی خەڵکی ئاگادار نییە سیاسیەکان بەشێکی کەمی نەبێ ئەوانیش ئاگادار نینە ئەو ئیتیفاقی پێشتر کراوە بەڵام ئایا سنوورەکەی زیاترە کەمترە ئەو بابەتێکی دیکەیە ساڵی 2004 کەواتە دوای داعش دەبێت هێزەکانی عێراق بێنەوە ئەو شوێنەی کەیان پێشمەرگە بکشێتەوە شوێنێکە پێشتر لێی بووە من پێم وایە بابەتەکە هێزی عێراقی بەگشتی دەسەڵاتی بەسەر هەموو سنووری عێراقدا هەیە بەپێی دەستوری فیدرالی ئیلا مەگەر بڕگەیەکی تایبەتە بێ کە بڵێ حکوومەتی ناوەندی بۆ خۆی سەرپەرشتی ئەو شوێنانە دەکا و هیچ هێزێکی عێراقی بۆی نییە کە بڕگەیەکی وا سەریح نەدیوە لە ناو دەستوردا و ئیتیفاقێکی بەو شێوازەش نییە و ناشکرێت ئیتیفاقیە لە ئەساسدا هەبێت کە پێچەوانەی بڕگەکانی دەستور بێ ئیلا مەگەر دەستور تعدیل بکرێ بۆیە ئەم پێم وایە ئەو قەرارانەی کە دەرچوون شتی دیکەشی بەدوادا دێت یانی ئەو لە پێسینەوەش لەو دەسەڵاتانە و ئێستاش ئەو مەلەفەی گەندەڵی لە نەوتدا کە کراوەتەوە پێم وایە ئاخیری ئەوانەش دەگرێتەوە کە لە هەرێمی کوردستان تەسەڕوفیان بە نەوت کردووە ئەنی هەر لە عێراق جێبەجێ ناکرێت و لیژنەی کە عەبادی پێکیەنەوە لە ئەنجومەنی وەزیران وردە بە دوواداچوون بۆ بابەتانە دەکرێت و گەندەڵکارانیش کە یەکێک لە کەسی یەکەمی لیستەکەدا هەیە کە کووردە پێویست ناکە ناوی بڵین و خەڵکی دیکەش لەوانەیە کەسانی دیکەش سەرانی سیاسی وردە دادگایی بکرێن ئەوانەیە کە مخالەفاتی دەستوریان کردو گەندەڵیان ئەنجامداوە لە ئەسنای وەزیفەی خۆیاندا. کاک ئیسماعیل من کۆتایی بەرنامەکە بە قسەکانی تۆ کۆتایی پێدێنم بەڵام بە سەرنجەکانی کۆتایی دکتۆر سیروان وەربگرین. دکتۆر سیروان ئەگەر بە کورتی سەرنجەکانی خۆتم پێ بڵێ ئێستا کورد لە دوای بڕیاری دادگای فیدراڵیەوە دەتوانێت چی بکات؟ ئەم قۆناغەنەوەی کە هاتووەتە پێش کورد دەتوانێت چۆن تەعاملی لەگەڵ بکات؟ سوپاس دەکەم ئەگەر بە کورتی سەرنجێکی شوما بێ من ڕێگەم نەدابی بخەیتە ڕوو.
لایەنی کوردی دەتوانێت سوود لە بڕیارەکەی محکەمەی فیدرالی وەربگرێت ئەم دوا بڕیارەکەی. یەکەم لەبەرەوەی قەرارەکە ئاماژەیەکی تایە باڵۆشانەوەی ئاسەواری ئەو ئاسەوارانەی کە لە عێراق ڕوویداوە بەهۆی ڕێفراندۆمەوە، داخستنی سنوورەکان، داخستنی مەتار، ئەو هێنانی جێشە کە هاتووەتە منتیقەی کەرکووک و هەندێک منتیقەی تر بەهۆی ڕێفراندۆمەکەەوە بووە. کورد دەتوانێت ئیسفادە لەمە بکات بۆ کشانەوە بۆ ئەوەی ئەو ئاسەوارانە بگەڕێتەوە بۆ پێشووتر. لە هەمووی گرنگتر بڕیاری محکەمەی فیدرالی اعتیمادی کردوتە سەر مادە 116 لە مادە 116 ئەڵێ عێراق دەوڵەتێکی ئیتیحادی دیموکراتیە و پێویستە سەروەریەکەی بپارێزرێ، یەک پارچەیەکەی پارێزرێ. ڕاستە یەک پارچەیەکەی بۆ ئێمە تۆزێک کێشەیە کە ئەڵێن پێویستە ئێمە ئیشمان لەسەرەوە کردووە کە یەک پارچەی خاکی عێراق نەپارێزرێ، بەڵام بە تاکید بۆم قۆناغا مەسەلەی سیستەمە فیدرالیەکە و سیستەمە دیموکراتیەکە بۆ ئێمە گرنگە. مادام محکەمە لە بڕیارەکەی ئاعتیمادی کردوتە سەر مادە 116 دەستوری عێراقی، بۆیە بە دڵنیاییەوە عێراق ناتوانێت سیستەمی فیدرالی لە هەرێمی کوردستان هەڵبۆشێنێتەوە و نابێت کارێ بکات کە دژی دیموکراتیت بێ، لەبەرەوەی هەر هەمان ئەو مادە کە تاکید لە یەکپارچەی خاکی عێراق کاتەوە تاکید لە سیستەمی فیدرالی و دیموکراتی کەواتە لە باشترین حاڵەتە تەنها توانین فیدراڵێتی کوردستان بپارێزین. بە تاکید لە ڕووی دەستوریەوە ئێمە تەنها فیدرالی و دیموکراتیەکەمان بۆ دەستەبەرکراوە، بەڵام لە ڕۆ سیاسیەکەەوە ئێمە توانین لە فترێکی مێژووی ترا ئیش لەسەرەوە بکەین کە ئێستا تەنها توانین شەڕیمانەوە بکەین. کەواتە نەخێر ئێمە توانین هەرێمی کوردستان زۆر جار تەسلیمی بڕیارەکانی وەکو مامۆستای بەڕێزیش فەرمووی کە حکوومەتی عێراقی بڕیاری تریش دەرەکات، بەڵام هەندێک لەو بڕیارانەی کە دەری ئەکا بەڕاستی نادەستورین، هێنانی هێز بۆ منتیقەی کەرکووک و ئەو منتیقە ناوچە دابڕاوەکان نادەستورین، لەبەرەوەی لە دەستورا دیاری کراوە کە هێز ئەبێ لە حدودە سنوورەکان نابێت. من خاڵێکی کە کە ئەمە دکتۆر سیروان وەڵا ئەگەر بە کورتی چونکە ئەو کاتی بەرنامەکەم بە هیچ شێوەیە ڕیفراندۆم تاوانیە لە قانونی عێراقیە، یعنی دەستگیرکردن و لێسەرنەوەی حەسانە لە ئەندام پەرلەمانەکانی عێراق لەسەر ئەساسی چی قانونیەکە بێ؟ لەبەرەوەی قانون ئەڵێ مادە 63 دەستوری عێراقی ئەڵێ لێسەرنەوەی حەسانە لە ئەندام پەرلەمانەکان ئەبێ بە گوێرەی تاوانێ بێ کە تاوانەکە لە قانونی عقوباتە جینایات بێ، واتە مدەی حکومەکەی لە 5 ساڵ زیاتر بێ. ڕیفراندۆم لەکوێی قانونە بە تاوان ئەتیبارکراوە تاوەکو حکوومەتی عێراقی سانگاوەنێ و حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە تەسلیمی ئەم بڕیارە نابێ. یعنی من کۆتا قسەمەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نابێ تەسلیمی هەندێک لە بڕیارە نادەستوریەکان ببێ و بۆ بۆچوونی منیش ئەگەر هاتوو بڕیارێک دەستوری بوو لە جێگەی خۆیان بوو بۆ ئەوەی ئێمە وا لە بەردە مجتەمەعی دەولیا دابرین کە پابەندی دەستورین ئەبێ وەکو خۆی جێبەجێ بکات. دەست خۆش دکتۆر سیروان حامید. کاک ئیسماعیل ڕەسوڵ ئەگەر بە کورتی سەرنجی کۆتایی خۆت بڵێ لەسەر ئەوەی کە کورد ئێستا بە گەڕانەوە بە دانوستانەکان لە چوارچێوەی دەستوری عێراقدا دەتوانێت چی بەدەست بهێنێت ئەگەر سەرنجێکی کۆتاییت مابێ بە کورتی بیخەیتە ڕوو؟ سپاس دەکەم. بەڵێ بۆ دانوستان پێم وایە دانوستان لەوانەیە دەرەنجامێکی زۆر باشی نەبێ ئەگەر وەسیتێک نەبێ لەو بینەدا، هەرچەندە وەکو باسم کرد وەسی لە نێوان هەرێمێک و دەسەڵاتی ناوەندی زەحمەتە، یانی شتێکی زۆر مەمدوح نییە لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە، بەڵام کە زەمانەتێکی وانە بێ زەحمەتە کورد سوودێک ببێنێتەوە. ئەوان دەڵێن لیژنەیەک دەبێت لە حکوومەت بێک بێ لیژنەیەکی باسی بابەتی فەنیات دەکەن، ینی لیژنەیەکی فەنی بێنەوەک لیژنەیەک بۆ تەفاوت بچێت دانوستان هەبێ ئەو شتانە نابێت. کاتی بەرنامەکەم تەواو بوو. زۆر سپاس بۆ بەڕێزت کاک ئیسماعیل ڕەسوڵ کا لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ بەڕێزیشت دکتۆر سیروان حامید. بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ بێت.